چاوم هەڵهێنا دیم ئەم میلەتە، دیمەنی جوانی قەنارە و پەتە، داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ، سەر بەخۆییش بێ فیداکاری ئەبەد سەر ناگرێ. من ناوم سعدی علی کاتبە، دانیشتووی سلێمانیم، گەڕێکی سابوونکەران، لە بنەماڵەیەکی کورتپەروەر چاوم هەڵهێناوە و هاتوومەتە دنیاوە. لە تەمەنی گەنجیمە لە مەکتەب بووم، دیم باوکم شەوانە خەڵقیەت شدیەنێ جلە کۆنە و ئازوقە و بەتانی و ئەم شتانە. زۆر یعنی ملاحەزەم زۆر بەتین بوو. ڕۆژێ لە باوکمم پرسی، وتم باوکە ئەم شتانە تۆ بۆ کوێ کۆەکەیتەوە؟ وتی ڕۆڵە تۆ جاری عەقڵ پێ ناشکیە، دوایی ئەزانی بۆ چییە، ئەوە بۆ خاک و بۆ نیشتیمانە، بۆ پێشمەرگەیە کە پارێزگاری لە من و تۆ و خەڵقی کوردستان ئەکا، لە چیاکانن پێویستیان بەم شتانەیە. شەوێک خەوم لێ نەکەو، هەروتم ئیمشەو ڕەم بێ بیبەن. یەک جێب هەبوو هاتە لای ماری حەمەد خەیات لای مەکتەبی مەحوی، ئیتر ئەهاتن شتەکانیان ئەبرد، ئەیان برد بۆ دەرەوە بۆ پێشمەرگە. ئیتر لەو کاتەوانێ ئەو سۆز و خۆشەویستیم بەرامبەر بە کوردستان هەبوو. وردە وردە چاوم کردەوە، سەیرم کرد. ڕۆژێک مامۆستا ئەنجەم زوهدی لە قوتابخانەی ئەعدادی سلێمانی بووین، پێی وتین ئەوە ڕۆژێک کۆی کردینەوە دووسەیەک بووین، وتی ئێوە خەڵکی شارەکەن و کورتپەروەرن و شتێکی پێ ئەڵێم سعدیە وەرە بۆ ماڵی خۆمان. وتم ئەزانم ماڵەکەتان لە کانێسکانە. هەرسام چووم عەسرێک کە چووم، وتی ڕۆڵە بۆ ئێوە باشە ئیشکردن، ئێستا پێویستمان بە ئیشکردنی ئێوەیە. وەڵا وتم چی بکەم؟ وتی بەیاننامە هەیە، نووسینی سەر دیوار هەیە، ئەمانە یارمەتی ئەو کوڕە گەنجانە بەن، بەهۆی ئێوە ئەتوانن ئەوانیش شەو بێنە دەرێ و ئەم ئیش و کارانە بکەن، یاخود ئێوە بەیاننامەکان ئەتوانن بە ڕۆژیش ئەچیتە دوکانێ شتێگەکڕی بەیاننامەیە بخە سەر شتەکان بەجێ هێڵا. لە ماڵان دەرگای ژێرەکەی بۆشە یەکێ بخە ژێر دەرگاکە، بەم شێوەیە ئەتوانن ئەم ئیشانە بکەن. کوڕێک هەبوو لە سابوونکەران بە ناوی عەزیز حاجی ئەحمەد، ئەو ئەمزانی ئیژەکە، چونکە دراوسێمان بوو نزیک بووین. هەرسام ڕۆژێک چوون بۆ لای، وتم عەزیز من حەزەکەم ئیش بکەم. وتی جا تۆ چوزانی من ئیژەکەم؟ وتم با ئەزانم، چونکە زۆر مەشغوڵی، ئەزان دائیمە مەشغوڵی. وتی باشە ئەتوانی بێتە شانەکەی ئێمە؟ وتم بەڵێ. هەرسام لەگەڵ ئەوانە بووین بە 7 کەس، شانەیەکیان دروست کردبوو، منیش لەگەڵیانە ئیشەکانم ئەکرد. شەو دەرەچووین، شتەکان بە من بوو. ئەچوونە گەڕێکی مەڵکەنی، گاوران، سابوونکەران، ئەو کۆڵانانە سەر شەقامەکەی، نووسینی سەر دیوار، شتێک هەبوایە ئەدافیتەیەک هەڵمانەواسی بە نەهێنی. بەڵام تەنیا من ناوی عەزیزم ئەزانی، ئەوانەی کە ناو منە ئەزانی. هەتا خۆشم ناونیشانێکی تایبەتمان هەبوو کە هەریەکە بە ناوی شتێکەوە ناومان درابوو، ناوی تایبەتی خۆمان نەبوو. هەتا وەکوو ئەو کاتەی کە من تەخەڕوجم کرد لە مەکتەب، ئیتر ئەوەڵ تەعینم لە بیارە بوو، ناحیەی بیارە، لەوێ لقی چواری بەڕێز لەوێ بوو. بەرپرسی لقی چوار عەبدولهاب ئەتڕۆشی بوو کە لە تەوێڵە دانیشت، ناوچەش لە بیارە بوو. پەیوەندیم پێوە کردن،
مانگی دیناری ئابوونەم ئەیە ئیشوکاریان چی بواە ئەم بردە سلەیمانی. ڕۆژێکیان لە ماڵی حاجی حەمەوەیز باپیری نازەخان نازە هەورامی کە ئێستا لە ئەنجومەنی سەرکردایەتیە شایەتە کە بانیان کردن بۆ ئەوێ وتیان ئەم دەمانچەیە ئەبێ بەریتەوە بۆ سلەیمانی بە نەهێنی کەس پێت نەزانێ وتم بەسەر شاو بە شێوەیەکی شاراوە شاردیانەوە بۆم و هاتمەوە بۆ سلەیمانی وتیان بی بە بۆ ماڵێکە لە گەڕێکی گاورانە بە ناوی کەمالی عیسمەت کە تۆ کتێ کەمالی عیسمەت خەڵق ئەیناسیە. وەڵا هاتمەوە بۆ سلەیمانی ماڵی خۆشمان تەقریبەن لەو گەڕەکە بوو هەستان چووم ماڵەکەم دۆزیەوە بە ناونیشان لە دەرگاما ژنێک هات وتی چی دەوێ دادا وتم وەڵا من ئەمە ماڵی کە کەمالە وتی بەڵێە وتی دەباشە ئەزانم بۆچی هاتووی کەمال لێرە نییە بەڵام پێی وتم ئەو نەهێنەی لەلاتە بمەریە من پووری کەمالم منیش نەهێنیەکەم مایە وتم ئەیکەی کەمالیە تەوانێ وتی ئێوارە وتم ئاخریەمەوە پرسیاری لیاکەم بزانم بە دەستی گەشتووە ئێوارە چوومەوە زۆر سوپاسی کردم کەوا ئەو نەهێنیم گەیانە دەستی. اینجا بەم شێوەیە هەتاوەکو بەیانی 11 ئازار ئیتر نەقڵ بوومەوە بۆ سلەیمانی یەکەم هەنگاوم کەنا بارەگای لقی ئافرەتان کرایەوە لە شەقامی پیرەمێرد یەکێتی ئافرەتان من لە ساڵی هەفتە کە دوای بەیانی 11 ئازار بارەگا کرایەوە پەیوەندیم کرد بە یەکێتی ئافرەتانی کوردستانەوە بەڵام دوای نسکۆ ئیتر بارەگا نەما بە نەهێنی لەگەڵ ئەو ئەندامانە و لەگەڵ شەونمخان و لەگەڵ سد ئەنجوم و سدرەخشان و ئەوانە کە ئەوانە دەستەی دامەزرێنەر یەکێتی ئافرەتانی کوردستان بوو پەیوەندیمان هەبوو هەتاکو ڕاپەڕین. ئیتر لە سلەیمانی خەڵقەکە هەر دەستی یەکرد بە چالاکی و بە ئیش و یارمەتی پێشمەرگەمان ئەیە کە ئاهاتنە ناو شار چالاکیانە کرد. بەم شێوەیە هەتاوەکو شەهید جەزا ساڵی 79 چۆ دەرەوە کە چۆ دەرەوە ماڵ و مناڵەکەی بەجێ هێز لێرە ڕۆژێک ئیتر جوابی نار بە پیاوێکە مناڵەکانیشم بۆ بەس کوڕە بچکۆلەکەی نەبێ زانا و دانان برد و ڕۆشتین لەگەڵ خێزانەکەی برمانە چیای سووریان لەوێ ئیتر خۆی ناردی مناڵەکانی بر من گەڕامەوە بۆ سلەیمانی بەم شێوەیە جوانەمەرێک کە کاتێ جوابمان بۆ هات لە هین بوو لە چاڵە غەزێنە لەوێ بارایگای کردبەوە بەرپرسی ناوچەی عەسکەری سیاسی بوو ڕۆژێک بڕیارماندا کەوا بچین سەردانی بکەین زەخیرەیەکی زۆرمان بردبوو لەگەڵ خۆمانە بە ناوی پرسەوە لە سەیتەرەکانی ئاگوو بۆ کوێچن ئەمانگۆ چین بۆ تەعزیە ئەمە ئاسوغەیە بۆیان نەبین عیبە ئەبێ شتێک بەرین لەگەڵ خۆمانە بەم شێوەیە تا گەشتینە چاڵە غەزێنە لەوێ ئیتر خواردنەکانماندانە دەستمان کرد بە چێژلێنان و خواردن و جوانەمەرێک لەگەڵ کاکفاایە قەلێ بوو فایە قەڕەش پێشمەرگەیەکی زۆری لێبوو کە ئەو دووسێک لە کەسوکار و خوشکەکانم لەگەڵمان نابوون
دانیشتین و خواردنێکی زۆرمان دروست کردبوو داماننا. ئیتر بە جوانەمەرگم وتم دەوەرە تۆش خۆت خواردنەکە بخۆ لەگەڵ کاکفاایقا وتی نا ئێوە نان بۆ پێشمەرگە تێکەن ئەوان فەرسترن لە من. وتی هەر ئەوەنە نەختێشتێ بۆ من دابنێن تەواو بە ئەوان تێر بخۆن و نان بخۆن. ئێمەش خواردنمان بۆ دانانیان خوارد و چامان لە ناو چایان خوارد و ئیتر عەسرێکی درەنگ ئێمە گەڕاینەوە. پێش ئەوەی ڕاپەڕین دەست پێ بکە ئاگدار کرامەوە کەوا بەشداری بکەم لەگەڵ هەواڵەکانمە لە سنووری جادەی برایم پاشا، مەڵکەنی، گاوران، سابونکەران. سەری فەرعەکان ئاگدار بم کەوا ئەگەر مەفرەزەیەک شتێک هات ئاگداری جەماعەت بکەمەوانە. منیش وتم بەسەر چاو بەیانی کە ڕاپەڕین لە سلێمانی دەستی پێکرد سەعا و 5 بەیانی چوومە دەرەوە. ئەو شوێنانەی کە پێیان وتم ئەوەستام هەتا ماوەیە کە هیچ نەبوایە نەئەڕۆشتم کە گوێم لە ئۆتۆمبیلێک وایە حکوومەت ئەچووم ئاگدارم ئەکردنەوە لەو شوێنانەی کە خۆیان دایان نابوو بۆ من پێمەوتن. بەم شێوەیە هەتاوەکو یەکەم تەقە دەستی پێکرد ئینجا کەوتینە ئەوەی ئاگداری خەڵقەکە بین نەمانێش خەڵ بێتە دەرەوانە هاوکاریم ئەکرد لە گواستنەوەی برینارەکان لە گواستنەوەی ئەوەی کە شەهید بوو یەکێک لەوانە کاکانەبی بوو لەبەر حەمامی مفتی لەوێ شەهید بوو ئاگداری کەسوکاریمان کرد نەمانێش ببێتە خەستەخانە ئەمری خۆی کردبوو بردمانە ماڵەوە بۆیان. کە بیسمان شەهید بوونی خاڵە عەفان بەڕاستی کۆسپێکی گەورە بوو. ئەو ڕۆژەی ئاگدار کراینەوە کە بۆ بەیانی جەنازەکەی ئەگەڕێنێتەوە بۆ شاری سلێمانی کۆبووینەوە خۆمان ئافرەتان بڕیارانما کە چەند لافتەیە بنووسین دەست پێشخەری بکەین لە بردننی جەنازەکەی بۆ سەرقەبران و بڕیاریدا بەناو شاری سلێمانیا بیگێڕن ئینجابی بینە بەر ماڵەکەی کە بەرامبەر شەید عوسمان بوو. ئەو ڕۆژە ڕۆژێکی شوم بوو بۆ سلێمانی زۆر خەم و پەژارە خەڵکی داگرت بوو. ئەو شەوە لە هەندێ ماڵ لافیتەمان نووسی بەیانی پێش ئەوە من عازم مابوو بە جەماعەتێک کەوا بێنە بەرماڵی خۆمان لە سابونکەران بەلفولکەی سابونکەران نزیکەی 25 ئافرەت بە لافیتەیەکی 3 مەتریەوە هاتینە خوارەوە. چوینە ماڵی شەهید هیواش شەهید هیواش لەگەڵ خاڵە عەفانە شەهید ببوو. چوینە ئەوێ نسرخان خێزانی خاڵە عەفانمان هەڵگرت لەگەڵ دایکی شەهید هیوا خوشکەکان و کەسوکاری ئەوانیش تێکەڵ بەو کۆمەڵە بوون کە ڕۆیشتین بەرەو جادەی کاکەحمەی شێخ و کانسکان بەرەو مزگەوتی سەرروچاوە لە کانسکان. کە چوینە ئەوێ جەنازەکەی لە مزگەوت بوو. خەڵکێکی زۆر کۆبوو بەڵام ئەو زۆرە نەبوو لە پێشە. ئەنجا ئێمە دابەشمان کرد پەڕۆی زەر بەو جەماعەتەی کە لەوێ بوون جەنازەکە هاتە دەرێ هاوارم کرد وتیان ئەی خەینە پیکابەوە هاوارم کرد وتم مەیخەنە پیکابەوە بیخەنە سەرشان با جەماوەر ببینە. ئیتر ئەو خەڵقەی کە لەوێ بوو کە منە هاوارم کرد شەهید جەزام ڕۆ شەهید نووری حەمە عەلیم ڕۆ شەهید عەبدولی سوران ڕۆ حسەینی فارز ڕۆ ئیتر ئەوەی کە بەبیر مابوو باسم کرد هەموو ئەو خەڵقە دەستیان کرد بە گریان
جەنازەکەیان دەرهێنا نیان خستە پیکابەکە خرا سەرشان بەرەو مەحافەزەی سلێمانی ڕۆشتین لەوێ ئیتر کە چوینە ئەوێ جەماوەت بوو بە 10 ئەوەنگە و 6 ئەوەنگە و 10 ئەوەنگە ڕۆشتین بەرەو شەقامی مەولەوی کە سەیرمان کرد لەوێش هەر خەڵ بوو ئاهاتە ناو جەماوەرەوە باوەڕێ بێ سەرێکی لە بەردێکی سەرا بۆ سەرێکی بڵین لە فولکەی کاوە بۆ ئەمەngە جەماوەرێکی زۆر دوای کەوتووە گەیشتینە فولکەی سجن هەستمان ئەکرد شتێک ڕوو ئەدا ئەو ناوە خامۆش ببوو نە ئۆتۆمبیل ئەڕۆی نە هیچ ئەڕۆی جەنازەکە بەرەو فولکەی کاوە ڕۆژ گەیشتینە بەینی فولکەی کاوە و فولکەی سجن تەقە دەستی پێکرد تەقە دەستی پێکرد اینجا تەقەکە زۆر بوو تەقەکە لە سەربانانەوە لە ماڵانەوە لە کۆڵانەکانەوە لە هەموو لایەکەوە تەقاکرا ئەوانەی کە لەژێر جەنازەکەی خاڵ عەفان بوو شەهید بوون جەنازەکە کەوتە عەرز لە لای ئێمەشەوە برینارێکی زۆر هەبوو لە بینی کاوە و فولکەی سجن اینجا پیکابێک باش بوو هات پیکابەکە ئەو برینارانەمان تێکرد بۆ خەستەخانە سەبلیخانمان لەگەڵ ناردن باوەڕێ بێ ئەو ڕۆژە لە مێژووی کوردستانە مێژووکی گەورەیە بەڕاستی جەماوەری سلەیمانی ئیسپاتیان کرد کە پارتی دیموکراتی کوردستان لە شاری سلەیمانیە بەم شێوەیە جەنازەکە برا بۆ مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە ئیسکان ئەتر جەنازەکە لەوێ مایەوانێ ئێمە ئافرەتێکمان نار جلە خوێناوەکانی برینارەکان لە خەستەخانە هێنابووی بردی بۆ ئەبوسەنا لەوێ لژنێ تەطبیع هاتبوو کە گوایە هیچ ڕوونەیە و ئاشتی بێ لەگەڵ پارتیە بردێ ئەوێ نەیانهێشت بوو بچێتە ژوورە خۆی کردو بە ژوورە بە زۆر جلەکانی هەڵا بۆ سەر مێزی دانیشتنەکە ئەینجا کاک فایق هات بۆ ناو جەماوەر لەوێ کوتی جەنازەکە هەڵگرن دەستی کرد بە گریان وتی وا ناکرێ ئێوە هەر خەڵق شەهید بێ ئێمە دانیشین لێرە جەنازەکە بەرنە ئەم مزگەوتە بردیانە ئەوێ و دوایی بردیان بۆ بەیانی بردیانە مزگەوتی سەر و چاوە بەم شێوەیە جەنازەی خاڵ عەفان برایە سەر قەبران خاوەنی سێ برای شەهیدم شەهیدی سەرکردە شەهید جەزای عەلی کاتب شەهید ڕەزا شەهید ئازاد کە بچووکترین برای شەهیدم بوو بەداخەوە جوانەمەرێک بەر لەوەی بچێتە دەرەوانێ خۆی چالاکی ناوشاری ئەکرد بەڵام کە کاتێک لە ساڵی 1979 چۆ دەرەوە لە چاڵەغەزێنە بارەگای کردەوە بوو بە بەرپرسی عەسکەری و سیاسی هەتا ساڵی 83 لە 1/4/1983 شەهید کرا بەداخەوە کە تا ئێستا ئێمە ئەو داخەوە لە دڵمانە و مێشکمان پێوەی قاڵە و ئەتلێینەوە پێی دوای ئەوە باوکم بەرگەی نەگەرت ئەمری خوای کرد دایکیشم پێش ئەم شەهید بێ بەهۆی هەردوو کوڕەکەیەوە ئەویش کە ئیگو ناتوانم چاو بکەمەوە باڵا بەرزێ ببینمەوە کاکە ڕەزا دایکیشم ئۆتۆمبیل لێیە ئەویش بەدەستی ناحەزان بوو شەهید بوو چاوم هەڵهێنا دیم ئەم میلەتە دیمەنی جوانی قەنارە و پەتە داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت بەرناگرێ سەر بەخۆییش بێ فیداکاری ئەبەد سەر ناگرێ